لەلایەکەوە ئەڵێ ناتۆ لیان بەسەر ناچێت کە من داوایان لێ یەکەم نایەنە ناو جەنگەوە واتە ئێمە هەوڵوێستی ترمان ئەبێ بەرامبەریان. هەروەها دەربارەی وڵاتانی ئەوروپا ئەڵێ ئێمە پشتیوانیمان لێتان کردووە لە بەرامبەر رووسیا لە ئۆکرانیا کەسی ئێستا ئێوە پشتیوانی لە ئێمە ناکەن. بۆیە دۆناڵد ترامپ بەتایبەتی بەڕاستی لە هەڵوێستێکی ئەحرازیدایە، لە هەڵوێستێکی ناڕەحەتدایە بەو شێوەیە کە هیچ وڵاتێک بەدەمیەوە نایەت، تەنانەت وڵاتانی کەنداو کە لەلایەن ئێرانەوە بردومانیش ئەکرێن بەڵام ئامادە نەبوونە بە شێوەی فەرمی بێنە ناو جەنگەکەوە بەڵکو داوای ئەوەکەن جەنگەکە کۆتایی پێبهێنرێ. بۆیە ئێستا دۆناڵد ترامپ لە موقیفێکی لە هەڵوێستێکی زۆر ئیحرازیدایە بەو شێوەیە بەردەوام بێ. لە پڕێکا من قەناعەتم وایە بڕیار لەوە ئەدا کە شەڕەکە کۆتایی پێدێ وڵێ ئامانجەکانمان هەمووی بەدی هێنان ئەگەرچی ئامانجەکانیشی بەدی نەهات بێ بەڵام ئەڵێ ئامانجەکانمان بەدی هێناوە بۆ ئەوی پاساو بداتە خۆی چۆن شەڕەکەی یەک تاگلایەنە هەڵگیرسان تاگلایەنەش کۆتایی بە شەڕەکە بهێنێ.